ئەوەی کە لە ئێستادا ڕوبەڕوومانە بێتەوە هەوڵێکە بۆ پشوکردنەوە یاخود نەهێشتنینەوەی نوێ یان لاوازکردنی ئێمە و جوڵانەوەکە بەڵام هەموو لای دڵنیاکەینەوە کە بەردەوام بین. ئەمە لەکوێی دنیایە هەبووە دادگا بڵێ ئێمە هیچ شتێکمان لا نییە و ئاسایش بە ڕۆژی جومعە بەدوانیە ڕۆ دامپیانانی زۆرم لە بڵاوکاتەوە. ئەی کاتە ئێمە دادگامان بۆ چییە؟ بۆ ئەو دامپیانانە لە بەردەم دادگانیە، بۆ لە بەردەم کامەرەی ڤیدیۆی ئاسایشە. ئەم ترس و تۆقانن و سیناریوانە بۆ چییە؟ ئەم قەزیە ئەسڵەن لە ئەساسەوە نەچۆتە پۆلیس لە ئاسایشە وەنە کەسەکان دەبەنە بەردەم دادگا، نە پارێزەریان هەیە، نە کەزیان بینێ، نە کەس و کاریانیان بینێ. یعنی ئەم مۆزوعە دیارە کە مۆزوعێکی بەڕاستی پلان بۆ داڕژراوە. من پێم وایە مۆزوعەکە و فەقیرانەوە و خۆبەخشانە و شتانە نییە. من چێ باسی پێیجێکی فەیسبووکە فەیسبووکی یا فەیسبووکی نەوەکێ قسێ. یعنی حیزب هەیە لە کوردستانە فەیسبووکی نەبێت. بۆ ئێمە فەیسبووکی بۆ نمونە نەوەی نوێ کە هەمویان بە وجدانەوە ئاگادارن. خوا نەخواستە شتی ئەخلاقی خەڵکیان بڵاو کردەوە، باسی خوشکودایکی خەڵکەکەن، جنێو بەم بۆیان یا ڕخنەی سیاسیەکەن. ئەم تۆ بێتە سەر ئەوەی وەڵا ئەو مۆزوعەوە بچووکەیتەوە لەوەی کە ئەو هەموو تۆمەتیان بۆ ئێمە هەڵەبەستە بۆ هەندێک بابەتی تری بێمانە. من پێم وایە یەک شت دەڵێم، ئێوەش شاهد بن، داهات و کات ئەسڵی مۆزوعەکە دەرەخات، ئەوەی کە لەسەر حەق بێ و ڕاست بێ دەرەکەوێ، ئەوەی کە لەسەر حەقیش نییە و ناڕاستە ڕۆژەشی دنیا و لای خەڵکی کوردستان. ئێمە لاریمان نییە هەندێک پێیجوانەیە هیچ نێشمان شارەتەوە، من خۆشم پێیجم هەیە و نەوەی نوێش پێیجیە و هەندێک پێیجی ترمانەیە، بەڵام بەشە لەوانە سیناریۆ بۆ ناشێنکردنی نەوەی نوێ هەر هەندێک جار قسەکانی کە دیای بڵاوەکرێتەوە دژی ئێمە یا بە زەرری ئێمە ئەشێتەوە.